دکتۆر ئامانج عەبدولکەریم معروف مامۆستای زانکۆی پزیشکی سلێمانی و دیپلۆمی زانستی پزیشکی چینی و دەرزی ئاژنی لەگەڵمان دەبێت. دکتۆر بەیانیت باش سڵاوت لێبێ. سەرەتا دەمە پرسیارەکەمان لەوێ دەست پێ بکەین تا چەند باوەڕت بە چارەسەرە کلاسیکەکان هەیە پێ دوایە ڕێگە چارەسەرێکی گونجاوە؟ بەڵێ وڵی مەسەلە باوەڕ نییە وێ ڕاستی بێ ئەمە پێویستی سروشتی بووە کە مرۆڤ تر لە تاریخ لە مێژووە پێویستی بەم چارەسەرانە هەبووە تر خۆشی بۆی خۆی بگونجێنێ و خۆی چاکاتەوە ڕێگای بردو بۆ هەموو شێوازێک بۆ ئاژەڵ بۆ نەبات بۆ سروشت بێگومانە لێ بڕوان پێ بێ جا ئێمە لە شتێک کۆن بوو هەزارەها ساڵ بوو بێگومان کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و بێ بڕوامان پێ بێ و ئەبێ ئیشی لەسەر بکەین و پێشی خەین. باشە. جا بڕوابوون نازانم مەسەلە بڕوابوون چییە؟ باشە. دکتۆر جگە لە مۆزوعی بڕوابوون جگە لە مۆزوعی بڕوابوون ئەمە ئەگەر ئەم جۆرە چارەسەرکردنە جێی خۆی نەگرتایە ئەگەر چارەسەری نەکردا بێگومان خەڵکیش بڕوای پێ ناکرد هەڵبەتە لە بەرامبەر بەکارهێنانی چارەسەریش هەیە بۆیە خەڵک بڕوای پێکات و نزیکەی 130 وڵاتی سەر لە جیهانە بەتایبەتی لە چین ئێستا زۆر ئەو جۆرە چارەسەرکردنە هەیە و هاتوتە ناو زانستی پزیشکی نوێژ تا چەنە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە چارەسەرکردنە هەیە خەڵک چارەسەری لێ وەردەگرێت و تا چەندێکیش خۆت بەکاریەهێنیت. بەڵێ ئەوەی ڕاستی بێ لە کوردستانە هەیە و هەبووە و ئەش بێت و سروشتی هەیە بەڵام زانستی چینی لە کوردستانە ڕاستی نییە بۆ چکە بە شێوازی زانستی نەکراوە یعنی من بڕواکەم نازانم وەزانم تەنها کەسم کە وەکو بە زانستی من پزیشکی چینی هێناوەتەوە سلێمانیەوە هیوادارم گەشە بکە لە وڵا شارەکانی کەی کوردستانە. ئێمە لە ئەوروپا شتێکە کە تەواو ینی حتمیە و وەکو پزیشکیەک سەیر دەکرێت لە زۆربەی خەستەخانەکان و سنتەرەکان پزیشکی هەیە. من خۆم لەو خەستەخانەیە کە ئیشمە کرد لە ئەوروپا لە شاری ڤێننا ئێمە بەکارمانێنا یعنی زانستی پزیشکی چینی هاتووە ناو ئیشەکەمانە من خۆم لە چاودێری وردا ئیشمە کرد بەکارمێنا بۆ نەخۆشەکانمان ئیتر مەسەلە بڕوابوون مەسەلە نییە ئەمە کۆلجی و تۆی خۆ جوان پێشکەش کرد زۆر سپاس دەکەم وتێکە لە دنیای بڵاو بۆتەوە هیوادارم لە کوردستانیش بڵاو بێتەوە ئەمە زانستە ئەمە زانستێکی زۆر گرنگە هیوادارم خەڵک بایەخی پێ بە ئەبێ بخوێنرێت نەک ئەوە هەرەمەکی لە هەر کۆڵانێکە بێنێکی وەڵام من حجاماکەم وەکی لە من کەڵەشاخەکەم و من دەرزی ئاژنینەکەم من داواکارم لە لایەنی پەیوەندیەکان ئەمە کۆنتترۆل بکرێت چکامە لە ئەوروپای ئەبێت پزیشکی اینجا بتوانانی زانستی پزیشکی بەکاربێنی زانستێکی زۆر قورسە خوێنەواری ئەوێ 4-5 ساڵە بیخوێنی ئەبێ بەردەوام خەریکی بی زۆر قورسە ئەمەکو وایە دەریایەکە چتە ناوێەوە بۆ من زۆر قورس بوو کە بریارمدا ئەم زانستە بخوێنم. باشە دکتۆر ئامان لەمە پرسیاری ئەوە بکەم ببوورە پرسیاری ئەوە بکەم باشە جگە لە یۆنانیەکان جگە لە ئەمریکیەکان جگە لە چینیەکان ئایا لە ناو کوردیش چارەسەری کلاسیک هەبووە ینی جاران چۆن چارەسەریان دەکرد جگە لە دەرمان و ئەمانە بە ڕێگایەکی سروشتی چیان دەکرد؟ بێگومان هەبووە وەکوتم بەڵێ هەبووە چۆن نەبووە بەڵام نەکراوە بە زانستی زانست ئەگەر بەراوردێکی بە زانستی چینی کراوە بە زانست تۆ بۆ هەموو ڕێگێک بۆ هەموو گیایەک بۆ هەموو گەڵایەک چەنەها لاپەڕی لەسەرە و چەنەها خوێنەوەی لەسەر و چەنها توێژنی لەسەرە بە هەزارها ساڵ چۆن ئیژەکە لە مرۆڤە دوایە ئەم هەموو ئینانە ئەم نەباتانە ئەم هەموو ئاژەڵانەی کە ئەکرێ بە دەرمان لە ئینسانە توێژینەوەی لەسەر کراوە و هەزارها ساڵە بەکارێت لەبەرەوە لە کوردەواریە بەداخەوە ناکرێ بەزانست وەکو هەموو شتەکانی کە قوڵاویتیان نیە و بەڵام وەکو چۆن دەماودەم ڕۆشتووە فڵان گیا باشە بە فڵان نەخۆشی. باشە دکتۆر من هەر حەزەکەم زۆر لە بازنەی دەرزی ئاژنینە بسوڕێینەوە چونکە ئەمە زانستێکە من ماوەی لە مۆبەربوو لە راپۆرتێکا بینیم لە وڵاتی چین لە شانگهای ئەمەلیات یاخود نەشتەرگەری دڵی کراوەیان بۆ کەسێک کرد دەرزی ئاژنینیان بۆ بەکارهێنا و بەنج نەکرابوو یعنی ئەمەندە ئەم پزیشکیە یاخود ئەم زانستە پزیشکیە کاریگەری هەیە دەمەوێت بزانم ئەم دەرزیە دەچێتە ناو ماسوولکەکانەوە چۆن نەتوانێت کاریگەری بکات ئەگەر من ئێسکم ئازاری هەبێت ئەوە تەنیا 1-2 سانتیمێکە و دەچێتە ناو پێسە و ناچێتە هەر سێ تەبەقەکەی پێستیش دەچێتە سەرەتا ئازاری چۆن ئەتوانی ئەگەر ئێسکت کێشەی هەبوو ئەو دەرزیە چارەسەری بکات
ئەم زانستە بە چ شێوەیەکە چۆن چارەسەرەکات؟ بەڵێ پرسیارەکان زۆر جوانە پرسیارەکانە زۆر جوانە ڕاستە هەموو کەسێک و پرسیارەکە بەڵام بێ خۆت تەجروبەیکەیت خۆت من خۆم ئەمە تەجروبەم کردو اینجا تێگەیشتم کە ئەمە چۆنە بێ ئەو نەخۆشە خۆی بێت و تەجروبەیەکە بزانە ئەمە چییە جا لە ستودیۆ بەڕاستی ناتوانێت مەسەلە هیچ بەدەستەوە نییە بەڵام شتەکە زۆر ئاسانە و زۆر ئاساییە ئازاری نییە ئەمە بەس جوڵانی خوێنبردنە جوڵانی ویزەی لەشە چکار لەشی ئینسان مرۆڤ هەمووی ئەتۆمە ئەتۆمی کە ئێمە لە هەموو جگایەکەی بین ئەمە ئەم گردوەزلەی کە هەمی ئەتۆمە لە لەشی ئێمەش هەمی ئەتۆمە ئەم ئەتۆمەیە کە ئەوەی ڕاستی بێت ئەیجوڵێنی و ئیشی پێکەین و ئەو وزەیە کە لە لەشە ئەجوڵێت بەم دەرزیانە ئەم دەرزیانە ئەتوانی بەدەست بیکەی بەڵام ئەو چارەسەری ئەو برادری پێشوم باسی کرد ئەو شەی نییە ینی بەڵام دەرزیەکان ئەچتە قوڵاوی جێگاکانەوە ئەتوانی لەژێ پێستا بێ ئەتوانێت بچێتە قوڵاویەوە ئەتوانێت بچێتە زۆر قوڵەوە بیا لە ئێسکیش یان لە ئێسکیش مەبەستی خۆمان هەیە یان لە ماسوورەکان مەبەستی خۆمان هەیە کەواتە ئەمە جوڵانی وزەی لەشە بەڵام ئەبێ کۆمەڵەیە دەرزی بکەی بۆ کەسە اینجا من ئەمە ڕۆژانم 5 ساڵە منم ئیشاکەم لە سلێمانی ژەمە 10 ساڵە ئەم ئیشاکەم و ئەم هەموو کۆمەڵە نەخۆشەم هەیە و ئەم هەموو خەڵکە سوودی لێوە گرتووە هیوادارم هەچ کەسی ئازارێکی هەبێ ئازاری درێژخایانی هەبێ بە تەجروبەی زانستی چینی بکە کە زۆر زانستێکی گەورەیە من خۆم پزیشکم پسپۆری چاودێری وردم یعنی ئەمەشم خوێنووە ئەزانم چەند گرنگە چەند مهمە بۆ باسی هینتان کرد باسی کۆڵنجی شان و ملتان کرد شتێکە کە زۆر بە ئاسانی لە زانستی پزیشکیە چارەسەر دەکرێت پێویستی بە دەرمان نیە و پێویستی بە شتێک نییە زانستی پزیشکی ئیش کارەکە لەسەر دەروون زۆر لەسەر دەرونی مرۆڤ لەسەر ڕۆحی مرۆڤ لەسەر بێخەویەکەت لەسەر وزەبەخشی بەڵانسی وزەیە ڕێک دەخاتەوە بۆ بەڵێ باشە دکتۆر شتێکی دیکە هەیە ئەو کەسانی کە ئەتوانن دەرزی ئاژنین بەکار بهێنن بابزین لە چ تەمەنێک ئەکرێت بۆ نمونە ئەگەر خانمێک بێت دووگیان بێت یاکو ئەگەر کەسەکە پریۆد بێت لە سوڕی مانگانەیە بێت ئەتوانێت ئەم جۆرە چارەسەرە بەکاربێنێت یاخود بۆ نمونە کەسێک حەبی ئەسپرینی خواردووە ماوەی 1-2 کاتژمێر پێش ئەوە تا چەندەمانە کاریگەریانەیە تووشی خوێنبەربوونی ئەکات ئەگەر حەبی ئەسپرینی خوارد بێت ئەگەر لە سوڕی مانگانە بێ ئەبێت ئەگەر دووگیان بێ ئەبێت چۆن ئەمە بۆ چ کەسێک ئەکرێ بەڵێ ئێمە بۆ هەموو کەسێکرێ ئەمە زانستە پزیشکی ئەمە زانستێکی پزیشکیە تەواو ئیتر ئەمە شتێکە و مەجای تیان نەماوە بڵێ ئەمە من بڕوان پێ نییە و نازانم چی ئەمە لە وڵاتی چین بە حەسارەها سنتەرات هەیە لە ئەوروپا سنتەراتی گەورە هەیە ئەخوێنرێ لە کۆلێجەکانی ئەوروپا و لە ئەمریکا ئەخوێنرێ و کۆلێج ئەمە زانستە بە ئەمەیەک دوو مەسەلەی لە هەموو تەمەنێکە ئەکرێت لە ساوای ئەکرێت لە دووگیان ئەکرێت بەڵام لە دووجانە بێ زۆر ئاگامە لێبێ لە جێگای تایبەتیانێکی ئەتوانی یارمەتی دووجان بێ بۆ ئەوەی مناڵەکەی بێ ئەتوانی یارمەتی دووجان بێ ئەمە سنتەراتی هینمان هەیە بۆ دووجان لە ئەوروپایە بۆ یارمەتی بێ مناڵەکەی بێ بۆ یارمەتی بێ مناڵەکەی بهێڵێتەوە بۆ یارمەتی بێ مناڵەکەی سووری خۆی بخواتەوە ئەگەر سەری لە سەرەوە بێت ئەتوانی وای لێ بکەی پێشەوەی مناڵی بێت ئەو سەرا بچێتە خوارەوە بۆ ئەوەی ئەسپرین و مارکۆمار و شتی خواردووە کۆماری شتی خواردووە زۆر ئاساییە بەڵێ بۆ یەکەین بەڵامە بێ بۆیە ئەڵێم ئەبێ ئەو کەسێک کابێ پسپۆر بێ ئەبێ پزیشک بێت ئەبێ زانستی پزیشکی چینی خوێنی بێت 4-5 ساڵ ئەنجام شتە بکات داوا ئەەکەم لە وزارەتی لە جگای پەیوەندیتەکان ئەم مەسەلەیە بە ڕەهەندوەرگرن نەیەنە دەست هەموو کەسێ بال ئەم وڵاتە لەوە شاتێک نەچێت ئەمە چکە پزیشکی و ئەمە زانستە بەڵێ دکتۆر ئاماند لە سەرەتای قسەکانت باست لەوە کرد تۆ باوەڕ بەو چارەسەرە چینیە کلاسیکی هەیە کە با بڵێن لە ڕووەکەکانەوە لە گژوگیاکانەوە بەدەست دەکەون ئێستاکە هەردوو چارەسەرەیە هەم چارەسەری جیای دەرمانی سروشتی هەم چارەسەری کیمیایی بەڕای تۆ کامیان باشترە نەخۆشەکان وەکو چارەسەر بەکاری بێنن بەڵێ زانستی سەردەم زۆر پێشکەوتووە زۆر پێشکەوت بەهۆی ئەنتیبایۆتیکەوە ئەنتیبایۆتیک نەبووایە دژی میکرۆبەکان نێتوانێت پێشکەوێت ئەگەر میکرۆسکۆپ نەبووە نێتوانێت پێشکەوێت ئەگەر نەشتەرگیری بۆ نێتوانێت پێشکەوێت بەڵام زانستی پزیشکی چینی تا ئێستا هەر بەرەو پێشەوە ڕوا بێ ئەوەی ئەو ئامێرانە بەکاربێنێت هەردووکی ئەتوانێت ئیشی خۆی بکات هەردووکی کێشەکە لە چیایە ئەبێ قبولیەتی بکەین و بێکەوە ئیشکات ئێستا لە ئەوروپا گەشتنەوە مەرحەلەیەکەوە بە تیم ئیشکەین زانستی پزیشکی تۆ ناو نەخۆشخانەکانەوە یارمەتی یاریدەری شانبەشانین زانستی سەردەم ئیش دەکات
من زۆر حەزەکەم هەموو کەسێ یەکەم جار زانستی سروشتی بگرێتە نەچێتە شێوازی بۆ بەتایبەتی درێژخایەنەکان بەڵام ئەگەرێکی نەشتەرگەری بێ با بچێتە لای مۆدێرنەکەمان بەڵام بۆ کێشە درێژخایەنەکان با زانستی چینی و زانستی سروشتی وەگرێت بێگومان سروشتێکە باشترە وەک لە ئەو کیمیاویەکان باشە بەڵام بێکەوە ئیشکەن هەردووکیان گرنگن بێ قبول یەکتری بکەین دکتۆر ئەوەی کە بۆ خانمان زۆر گرنگەوەسا بۆ پیاوانیش باز جای نەکەینەوە لە یەکتی ئەوەیە کە زۆر گرنگی بە ڕوخسار ئەدرێت گەنج بمێنێتەوە جوان بمێنێتەوە تا چەندە بەکارهێنانی دەرزی ئاژنین کاریگەریە هەرچەند ئێمە دەبینین لە هەندێک شوێن هەیە بۆ جوان ڕاگررتنی پێست و ڕاکێشانی پێش دەرزی ئاژنین بەکارهێنن ئەمە هەر لە کۆنا هەر هەبووە یاخود ئێستا هەر ئەو پزیشکی کۆنەیە هێناویانچە ناو پزیشکی جوانکاریشەوە بەم شێوەیە چارەسەر ئەکرێت لەو بوارەشە بەکارهێنرێت وایە بەڵێ وایە ڕاستەوە زۆر جوانە وەکو مێژوو زۆر کۆنە مەسلەی جوانکاری بۆ ژنان بە تایبەتی کۆڵکۆبینەکانی قەیسەرەکانی سین زۆر بەکارهێناوە دەرزی ئاژنین مەسەلەکە دەرزی ئاژنین لە دەموچاوە نییە ئەمە هەمی تجارەتەکەی کرێت لە سوشەل میدیا تۆ ئەبێ وزەی لەشت ڕێخێتەوە ئەبێ خوێنبردن بۆ دەموچاو بەری زیاتر چکە هەر جگای خوێنی بۆ بچێت و ئۆکسسیجینی بۆ بچێت گەشاکات خانەکان زیاکە کۆلاجین زیاکە لەبەرەوەی ئێمە ئەو کەسێک هەیە بۆ لامانەگە جوانکاری خۆی ئۆتۆماتیکیان بەڕاستی بڕوان پێ بکە ئەو خانمێک هەیە بۆ لام ئەوەی کە خانمێکە دەموچاوی هەمووی چرچ و لۆج بۆ شین بۆتەوە پاش جلسە یەکەم کە پاش هەفتی دووەم ئەو سکرتێری لا ماڵێ دکتۆرەوە بووە دەموچای ڕوون بجان بۆتەوە دەموچاوی گەشێتەوە تۆ لە جستای ئیژەکەی بۆ نەخۆشیەکانی دەموچاویشی گەشە بێتەوە بەڵام پاش ماوەیە لە دەرزیژەکەین بە دەموچاویشە بۆ جگای تایبەتی بۆ ئەوەی خوێنی بژوڵێتی و کۆلاجین زیابکە لا سینجاکە بەڵام بێگومان کاری دکتۆرکەوا بێ من پێویستەکە منە بێ سەردانێکی جەنابە بکەم بێم و ئەو جۆرە چارەسەر بەکار بهێنم لە لای جەنابە بە خۆشحاڵیەوە زۆر سپاس دەکەم یەک شتی دیکەش هەیە پرسیارەکە زۆر جوان بوو زۆر هوشیار بوویت سپاس دەکەم ئەوە بێگومان بۆ ئەوبانە کە خەڵکێکی زیاتر ئاگاداری ئەو بابەتە بێ ئێمە پسپۆڕ و دکتۆری تایبەتمانەیەکە وەکو خودی جەنابەت چ دکتۆرێکی تکا لە زانکۆ دەرسەڵیتەوە لەگەڵ ئەوەشە ئەم زانستە حەزەکەی لە ناو کوردستانیشا بە بێگومان ئەمە گرنگی خۆی هەیە یەک پرسیاری ترم هەیە گەر بکرێ بە کورتی وەڵامم بیتەوە لە هەمان کاتە دەرزی ئاژنی کە ئەکرێت بخورێکی ئەخرێتە سەر ئەوە چییە ئەوە جیاوازترە لەمەی دیکە یاخود ئەوە بەجیا خۆی زانستێکی دیکەیە بڵێ ئەوەی گەڵایەکە گەڵای دارێکە ئەرتیمیزیا پێڵێن ئەو ئەرتیمیزیایە کە جیازێنە و بلوەگرت بۆ مەلاریا ئەوە هەزارها ساڵە بەکاریە ئەوە گەرمایەکی تایبەتیە ئەوە تیشکی ژێر سوورەدات ئەی خێتە سەر دەرزەکە بۆ دەرزەکە گەرمکە ئەو جگایە گەرم کات بۆ ئیشی کاریگەری زیاتر بێت ئەوە ئەرتیمیزیایە پێڵەن مۆکسا تێراپی جا ئێمە زۆر بەکارێنێ من لەم کلینیکی خۆم زۆر بەکارێنم بۆ نەخۆشانی کە وزایان کەمە و ساردوستەڕن بۆی گەرمیانکەینەوە بۆی هێزیان تێبچێت بەڵێ دکتۆر ئامان عەبدولکەریم معروف مامۆستای زانکۆ پزیشکی سلێمانی و دیپلۆمی زانستی پزیشکی چینی دووە دەرزی ئاژنی سپاس بۆ تۆ بەم بەیانیا لە ئەستۆدیۆ سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوونتان